ئەمڕۆ یادی 4 ساڵەی لە دەستدانی کەڵەکە ژنێکی ئەم کوردستانەی خۆمان و شاری خانەقینمان مامۆستا وەسفیە هەرچەند باسی لێ بکەی ناتوانی حەقی بدەیت. ژنێک کە ژیانی خۆی هەمووی لە خەبات بردووەتە سەر لە پێناوی میلەتەکەی و لە پێناوی شەهیدەکانی دایکی شەهیدان هەمیشە لەوەتەی بووە وەکو نمونە و وەکو سمبولیکی ژنێکی کورد لەم خەباتە ئیشی کردووە. مامۆستا وەسفیە لە ڕۆژی کە و مەکتەبی شەهیدانی وەرگرتووە وەکو دایکی شەهیدان هەڵسوکەوتی کردووە، نازی شەهیدەکانی هەڵگرتووە، نازی عایلەی شەهیدەکانی هەڵگرتووە، نازی نەخۆشەکانی هەڵگرتووە، بەشایەتی هەموو هەڤاڵان هەموو ئەو برادەرانەی کە لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی ئیشیان لەگەڵا کردووە هەمیشە شایەتی ئەوەی بۆ ئەدەن کە مامۆستا وەسفیە سمبولیک و نمونەی ژنی کورد بووە. لێرەوە متمانە بە میلەتەکەمان دەدەین کە لەسەر ڕێبازەکەی و ڕێبازی مام جەلال و ڕێبازی هەموو شەهیدەکانمان ئێمە بەردەوام دەبین بۆ خزمەتکردنی گەلەکەمان و شەهیدەکانمان. زۆر سوپاستان دەکەم.